ئەم دوکانە نە خۆراکی تایە و نە هیچ جۆرە شمەکێکی تر، بەڵکو ئۆتۆمبیلێکی بەرازیلی مۆدێل 1986 تێدا هەڵگیراوە. ئۆتۆمبیلەکە هی سەربازێکی عێراقی بەدیلگیراوی لای ئێرانە و تا ئێستا چارەنووسی نادیارە و براکەی 36 ساڵە ئۆتۆمبیلەکەی بۆ هەڵگرتووە. خاوەنی ئەم بەرازیلیە کە سەرباز بوو لە سوپای عێراق لە ساڵی 1986 ئەم بەرازیلەی پێدرا، بەڵام دوای ساڵێک و 6 مانگ لە هەڵەبجە هەتاکوی سا بێسەر شوێنە. مستەفا لە ناو بازاڕی چەمچەماڵدا دوکانێکی بەکرێ گرتووە و ئۆتۆمبیلەکەی تێدا پاراستووە. ئاماژە بۆ دەکات هەرچەندە دۆخی دارایی خراپ بووە لە ڕابردوودا، بەڵام ئامادە نەبووە ئۆتۆمبیلی برا چارەنووس نادیارەکەی بفرۆشێت. بۆ ماوەی تقریبان 37 ساڵ و 10 مانگ و 4 ڕۆژە من ئەم سیارەم پاراسووە و لە کاتی خۆیان پارێکی خەیاڵیشیان دەدا پێم کە نەمەفرێت ڕقەکەی 185 دیناری پارەی سویسری بوو، بەڵام پێویستم بۆ پارێش بوو، بەڵام لە دڵم نەهات بۆ وەفایەک وەکو مانەوەی بۆ براکە. مستەفا گرتەی ڤیدۆیی بەدیلگرتنی براکەی لەلایەن ئێرانەوە دەست کەوتووە و وەک خۆی دەڵێت کاتێک تەماشای ڤیدۆکە دەکات ئەو بڕوایی لا دروست دەبێت هێشتا براکەی لە زیندانەکانی ئێراندایە و لە ژیاندا ماوە. هەموو هیوا و ئاواتی من ئەوەیە کە ڕۆژێ لە ڕۆژان براکەم بێتەوە بڵم ئەمە بەڕازیلەکەی وەک ئۆڕۆژی کە وەرماگرتێکەوە هەوڵمە بەردەم دەرگاکەدامنا ئەنشتی چەکەت. ئەو کاتەی حکوومەتی عێراق ئەم ئۆتۆمبیلەی وەکو خەڵات بەخشیوەتە برا چارەنووس نادیارەکەی مستەفا بە پێی وتەی خۆی شارۆچکەی چەمچەماڵ تەنها 59 ئۆتۆمبیلی تری لە جۆری بەرازیلی تێدا بووە و بەم ئۆتۆمبیلەوە بووەتە 60. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، چەمچەماڵ.